پرسیارێکی تر دەڵێ نیشانەکانی مرۆڤی دەروون دروست چییە؟ بەحەقەت پرسیارێکە لە شوێن خۆیەتی من دەستخۆشی لەو بەڕێزە ئەەکەم. لە دەرئەنجامی ئەو قورسایی و ئەو گرفتانی ئەوەی کە هەموو مرۆڤەکان پێیان تێپەڕە بن، زۆر جار هەیە ئینسان بە گومان ئەبێ لە خۆی ئایا من مرۆڤێکی دەروون دروستم، ئایا گەیشتومەتە ئەو حاڵەتە کە بڵێم من کەسێکی ئاسوودەم، من کەسێکی بەختەوەرم. زۆر کەس هەیە ئەوە ئەکا بە پێوەر کە ئەڵێ من هەمیشە دڵم خۆشە، من هەمیشە پێ ئەکەنم، کەواتە من کەسێکی دەروون دروستم، مرۆڤێکی دەروون دروستم. بەحەقەت لێرەوە ئەڵێم یعنی شەرت نییە تۆ بۆ ئەوەی مرۆڤێکی دەروون دروست بیت هەمیشە پێ بکەنیت. بەعکسەوە بەڕێزم لەوانەیە ئەوە نیشانەی هەنێ لە کێشە و گرفتە دەرونیەکان بێ کە ئینسان دایم دڵی خۆش بێت. بەڵام ئێمە ئەگەر بمانەوێ واقعی بینەوە، جددی بینەوە، نا ئینسان ئەبێ بە هەموو حاڵەتەکانە تێپەڕ بێت. ئێمە زۆر کات هەیە ڕوبەڕووی فشار ئەبینەوە، ئەو فشارە کاردانەوەی ئەبێ لەسەر ئێمە، تووشی تووڕەبوون ئەبین، تووشی ئیحساسێکی ناخۆشە بین، تووشی ئەوە ئەبین لەپڕ دڵمان ئەگیرێ، تااقەتمان نامێنێت. ئەمە لێرەیە برا شیرینەکەم، خوشکە بەڕێزەکەم، با نەبێتە نیشانەی ئەوەی کە تۆ کەسێکی دەروون دروست نیت. نا ماڵەکەم بەعکسەوە، نا ئیشەڵڵا ئەمە نیشانەی ئەوەیە کە تۆ کەسێکی واقعیت، بەرشتی ناخۆشەکەویت ئەبێ کاریگەری هەبێ لەسەر ناخی تۆ، بەر شتێکی خۆشیش بکەویت ئەبێ دڵت خۆشکە. بەڵام ئەو کەسە بەڕێزانی ئەوەی کە ڕوبەڕووی ئەو حاڵەتە ئەبنەوە کە هەستەکەی کاریگەریکی خراپی دەبێت لەسەر شێوازی ڕەفتاریان، شێوازی بیرکردنەوەیان، دایم هەستەکەی دڵی تون دەبێت، تااقەتە ناتوانێت ڕوبەڕووی گرفتەکانی ببێتەوە. ئەمانن کە دەبنە نیشانی ئەوەیە کە ئەو کەسە لەوانەیە دەروون دروستی لە دەست دابێت. ئەجینا بە شێوەیەکی گشتی کە ئێمە بتوانین بۆ چوونێکی ئەرێنیمان هەبێت دەربارەی حیات، کە بتوانین ڕوبەڕووی کێشەکانمان ببینەوە و بزانین چۆن چارەسەری بکەین، ئەو بتوانین کە پەرە بە پەیوەندیەکانمان بین، بتوانین شێوازێکی حیاتی باش هەڵبژێرین کە بایەخ بە خەو و خواردن و چالاکیە وەرزشیەکانمان بەردەوام بینتیایە. ئەو کەسانی ئەوەی کە بتوانن شتی تازە فێر بن، ئەو کەسانی کە بتوانن کاروبەری حیاتی ڕۆژانەیان بەڕێ بکەن، ئەوانە ئەکری ئەو کەسانە بن ئەوەی کە دەروون دروست بن. سمارت وەرچەرخانە.